ژنانی هەڵەبجەوە کە ئەبینین بە بۆنەی ئەم بارودۆخە و هەر جارێک بە بۆنەی شتێکەوە بە بۆنەی قەیرانێک و بە یاخود بە بۆنەی هەر شتێکەوە بێ لە بێگومان کاریگەری لەسەر ئیشەکانی ئێمەش هەیە دوا ئەکەوین و بۆ نمونە یاخود لەم چالاکیانە کەم ئەبێتەوە بەهۆی مەشغوڵی لە شتێکەوە بەڵێ ئەم چالاکیانە زۆر گرنگێکی زۆری هەیە چونکە یعنی هەڵەبجە ئەتوانم بڵێم یعنی شارێکە پڕپڕە لە خانمی دەسڕەنگین هەم لە بواری شێوەکاری هەم لە بواری دەسڕەنگینی لە زۆر بوارەکانی تر کە خانمانی هەڵەبجە زۆر دەسڕەنگینن و ئەم جۆرە چالاکیانەش زۆر گرنگە هاندانێکە بۆ خانمانی هەڵەبجە و ڕەنگە هەر نەک بۆ ئێمە سوودی هەبێ بۆ خانمانی کەش سوودی هەبێ خانمانی کەش هانبات. ئەم چارەکە هونەریانە لە هەڵەبجە تا ڕادەی خەریکە بەرەو پێشەچێەوە زۆر پێویستە بەدای بۆ شاری هەڵەبجەوە بۆ گەنجەکان تا بتوانن کارە نوێیەکانیان بەرهەمە نوێیەکانیان عرض بکەن بەتایبەت بۆ ئافرەتانی شاری هەڵەبجە و ئێمە خۆشحاڵین کە بەڕێوەبەری ڕۆشنبێری هەڵەبجە ئەم هەلی بۆ ئێمە ڕخساند و توانیمان بەهرەمەکانمان پێشکەش بکەین و بینە بەرچاوی بینەر. ماوەی 2 ساڵە خوێندنم تەواو کردووە لەگەڵ ئەوەشتا بە شێوازی ئۆنلاین خەریکی فرۆشتنی کاری هونەریم ئەم کارم بۆ ئەوەیە زیاتر هونەر بچێتە نێو خەڵکیەوە و گرنگی هونەر لە نێو ماڵەکاندا ڕنگ بداتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەم چالاکیانە زۆر گرنگن بەتایبەتی بۆ ناو شاری هەڵەبجە و بۆ زیاتر ڕووکردنە هونەر ڕووکردنە ناو ماڵەکان و گرنگیدان بە لایەنی هونەریە. Bravo.